دەگەڕین سەر بابەتی ئاڵوگۆڕی دراو یاخود بەهای دراوەکان لە عێراق و هەرێمی کوردستان و ئەو بڕیاری کە بانکی ناوەندی عێراق داوێتی سەبارەت بە یەکخستنی 5 کۆمپانیا بۆی بتوانن کۆمپانیایەکی نوێ دابمەزرێنێت بێتە سەرچاوەیەکی سەرەکی بۆ ئاڵوگۆڕ پێکردنی دراوەکان. دیارە بڕیارەکە یەک ڕۆژی ماوە بۆ ئەوەی دوایین داواکاری کۆمپانیەکان وەربگرێت، بەڵام تاکو ئێستا بە جوورەی زانەرەکانی کوردستان 24 هیچ کۆمپانیایەک داواکاری پێشکەش نەکردەوە بۆی بتوانێت ئەم 5 کۆمپانیا یەک بگرن و بە کۆمپانیایکی نوێ دابمەزرێن. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە جەبار گۆران گوتەبێژی بازاڕی ئاڵوگۆڕی دراوی سلێمانی لەگەڵمانە. کاک جەبار زۆر بەخێر بێ. زۆر سپاس. ئەم بڕیارەی بانکی ناوەندی عێراق کە داوا لە کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو لە هەرێمی کوردستان دەکات کە 5 کۆمپانیا هەڵبژێرن بۆ ئەوەی یەک بگرن کۆمپانیایکی نوێ دابمەزرێن، بەڵام بۆچی تاکوێستە دەستپێشخەری نییە بۆ ئەو بڕیارەی بانکی ناوەندی؟ بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەڕۆسڵا لە بەڕێستان لە بینەران و بیسەرانی کوردستان 24 دیارە خۆی ئەم دەمجی کۆمپانیانە پەیوەندی بەم هەلومەرجەی ئێستاوە نییە. تەمەنە مێژوەکەی گەڕێتەوە تقریباً بۆ ساڵێک و 8 مانگ پێش ئێستا لە مانگی 6 2021 بەشێکی زۆر لە کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو هەم لەسەر ئاستی سلێمانیش و هەولێریش و دۆکیش داوامان کرد کە بۆ ئەم کۆمپانیانە پشکانیە لە وەرگرتنی دۆلار لە بانکی مرکزی عێراقی. دیارە ئەو کاتەوان و بەڕێرەکان ئەوە بوو کە ئەم کۆمپانیانە فیەکان نزمە فیئەیسین و سەرمایەکانیشان کەمە، ئەم هەموو کۆمپانیا زۆر بۆرە ناتوانین ئەمە لەلایەن بانکی مرکزی عێراقی و کۆنتڕۆلی بکەین، بۆیە ئێوە پێویستە سەرمایەکانتان زیاد بکەن، یان ئەگەر نەشتوانن سەرمایەکانتان زیاد بکەن 5 کۆمپانیا یان 10 کۆمپانیا یەک ئەگرن، ئەگە 5 کۆمپانیا یەک بگرن ئەچێتە فیئەی بی کە سەرمایەکەی بێتە 2 ملیار و 500 میلیۆن دینار، ئەگەر 10 کۆمپانیا یەک بگرن سەرمایەکەتان بێتە 5 ملیار دینار. تامان داوای ئەویان کردیان ئەگە یەک بگرن ئەو کاتە لە چوارچێوەی بانکێکی سەرافی ئەتوانە پشکتان هەبێ لە وەرگرتنی دۆلار لە بانکی مرکزی عێراقی. ئەو کاتە وەکو بڵێ باس و خواز لەسەر ئەم دابەزینی بەهای دینارە لە بەرامبەر دۆلار هەر نەبوو. دیارە کە دوای ئەوەی کە ینی وەکو بڵێ ریفۆرم لە سیستەمی بانکی ئاکرابەوەی ئۆفشارانی ئەمریکا بۆ سەر بانکی مرکزی عێراقی و کە کۆی پرۆسەی خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی مرکزی و هەمووی بە سیستەم کرێ و لە ڕێگەی پلاتفۆرمێکەوە بکرێ، دیارە ئەم بابەتە جارێکیکە سەری هەڵدایەوە. ئێمە ئەنی تەڵەبمان تەقدیم کرد کە پێویستە ئەو کۆمپانیانی کە دەمجەکانی ڕێکاری دەمجەکانە جا هەندێک شتێ لای هەوڵاتیان وەکو بڵێ بە یعنی وەکو بڵێ بەناڕوونی مابەوە مەبەست کە ئەڵێن ڕێکارەکان مەبەست ڕێکاری دەمجی کۆمپانیەکانە نەک ڕێکاری وەرگرتنی دۆلارەکان بەڕاستی. طبعاً بەشێک لەم کۆمپانیانە ئیجراتەکانیان تەواو بووە، بەڵام لەسەر ئاسی سنووری سلێمانی 350 کۆمپانیا لە فیئەی سیا هەیە. طبعاً ئەگەر ئەمانە 5 دەمج بکرێن ئەمێنێتەوە 7 کۆمپانیا. طبعاً کە ئەمانە دەمجیان وەرگرت بە پێی ئەو تەڵەبیاتانەی کە بڵێن سنووری سلێمانی داوای کردووە پێویستە ئەم کۆمپانیانە سەهمیان هەبێت لە وەرگرتنی دۆلار لە بانکی مرکزی عێراقی. دیارە لە ضمنی ئەمانە کۆمەڵێک ماون، هەندێک ماون هەر لە فیئەی سییان تا ئێستا هیچ ڕێکارێکان تەقدیم نەکردو، هیچ تەڵەبێکان تەقدیم نەکردووە، بۆیە تەنانەت هینە لە کۆتایی ساڵی 2022 تقریبا 6 مانگێک پێش ئێستا ینی دیسان و داوایان کردەوە کە ئەو کۆمپانیانە دەمجیان نەکرۆ بە زووتری کات بێن بەدەم. تاکوێستا لە سلێمانی چەند کۆمپانیا دەمجیان؟ وەڵاهی 20 ئێستا ڕقەمەکەیم لەبەر دەستە نییە 20 چەنە، بەڵام ئاگادارم هەندێک لە کۆمپانیا یەکدوانێک من ئەزانم کە دەمج و ڕێکارەکانیان تەواو کردووە، پێویستە بەپێی پرانسیپەکانی خستنە ڕووی دۆلار لە بانکی مرکزی عێراقی پێویستە پشکان هەبێت نەماوە، ینی یەکی سێ تەواوی ئەم یەکی سێ مەبەست چییە؟ ئەبێت تۆ تا یەکی سێ داواکاری پێشکەش کرده بێت، واتە داواکاریت لە ئارتی بانک پێشکەش کرده بێت کە ئێمە ئەمە 5 کۆمپانیاین بڕیارمان داوە کە یەک بگرین. کە دۆ داواکارێکە پێشکەش کرد ئیجرئاتەکانی بەلایانی کەمەوە 3 مانگ تا 4 مانگێکی پێش. بەڵام بانکی ناوەندی دەڵێ ئەگەر بڕیارەکە یاخود داواکارێکە پێشکەش نەکەن و یەک نەگرنەوە لە یەکی سێ ئێمە کۆمپانیەکان دادەخۆی خۆی بیزڵێت ئاخر مەبەست کە لە کۆمپانیەکان داخێن مەبەست کۆمپانیەکانی فیئەی سیە. ئەوانەی کە دەمجیان کردو چوونەتە فیئەی بی و ئێوە ئەوە تاوەوە هینە ڕسمی و ئیجازەکان لە بانکی مرکزی عێراقی ڕجستەر کراوە. چەند کۆمپانیا لە سیە چنە بی؟ طبعا ناڵم 350 کۆمپانیا، ئەم 350 کۆمپانیا ئەگەر 5 دەمجکەن ئەمێنێتەوە 7 کۆمپانیا. ئەم بڕیارە بەرژەوەندی لەکوێیدا؟ بێگومان نەزانین چۆنە هەم بەرژەوەندی لەسەر بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلارە ئەبێت، چونکە تۆ ئێستا ئەم کۆمپانیانە کە لە فیئەی ئەیان لە فیئەی بیان پشکان هەبێت لە وەرگرتنی دۆلار لە بانکی مرکزی عێراقی هەفتانە هەر لەم کۆمپانیانە ئەتوانن 700,000 دلار وەربگرن. یعنی کەڕەتی 7 کۆمپانیای کە نزیکەی 49 میلیۆن دلارەکە. طبعا 49 میلیۆن دلار بەپێی ئەو پلاتفۆرمە لە ڕێگای بانکە کۆمپانیەکانی سنووری سلێمانی بخرێتە ڕوو، ئەمە تەسیراتێکی زۆر باشە بێت لەسەر دابەزینی قودرەتی شرایی دۆلار لە بەرامبەر دیناری عێراقی. ئەی بۆ نووسینگەکانی ئاڵوگۆڕی دراو؟ نووسینگەکانی ئاڵوگۆڕی دراو تەمانەمە تا ئێستا
طبعا ئەگەر ئەمانەی کە دەمجیان نەکردبێ و تا ئێستا ڕێکارەکانیان تەقدیم نەکردبێ و تەڵەبیان تەقدیم نەکردبێ ئەو کۆمپانیانی VAC هیچ بەهایان نامێنێ وەکوە هیچ ئیجازەیەکی فەرمی باوەڕپێکران نەبێ بەناوی کۆمپانیای سەرافی ئەو کاتە وەکو نووسینگەیەکی سەرافی لێ طبعا ئەوە کاتەژە بێ کۆمەڵی ڕێکار و میکانیزمی بۆ بدۆزرێتەوە ناکرێت سا بۆ نمونە هەر لە سنووری سلێمانیە زیاتر لە 120 نووسینگە هەیە زیاتر لە 62 منفەزمان هەیە کە وەکو نێوەندگیرێکی دارایی ڕەبتیان بە باخەکان یەکەم موچە بڵێن بە هاوڵاتیانیان ئەوانە پەیوەندیان بڵێن بە باخەکانی باخاوە هەیە ئەمانش خۆ بەڕاستی ئەبێ ڕێکار و ڕێشوێنەکان بۆ بدۆزرێتەوە نابێت چونکە بە حەقە دێمە ئەومان لەبیر نەچێ ینی مزاقیت و سوقلی بازارەکانی درەو لەسەر ئاسی هەرێمی کوردستان لە فترەی زەمەنی زیاتر لە 20 ساڵە جێگرەوەی بانقەکان بووە لە کاتێکە ئێمە وەکو عێراق شۆک و هەرێمی کوردستان هیچ سیستەمێکی بانقیمان نەبووە بە تەواوی مانە و بە پێی مەعایرە نێودەوڵەتەکان شتێک نەبووە لە عێراق و هەرێمی کوردستانە بە ناوی بانق ینی خزمەتگوزاری بانق سیستەمی بانق ئەمەمان نەبووە طبعا ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو عێراقیش وڵاتێکی هاوردەکارین کاڵاو کەلوپەلمانە دەرەوە بووە طبعا ئەکسەریتی ئەم بازرگانانە خۆ ئەبێ منفەزەکان هەبێ ڕێگایەکە بێ کە دراوەکانیان تەحویلی دەرەوە بکەن بۆیە ئەوەی کە جێگرەوەی بانقەکان و بەڕاستی نووسینگە سەرافیەکان و کۆمپانیا سەرافیەکان و بۆیە من پێم وایە من هەر پێشتریش لەگەڵ ئینە ئارتی بانق بەڕێز کاگە دکتۆر ماکوان لە سلێمانی دانیشتمان کرۆ کۆبنەوەمان کرۆ پێم ڕاگەان وتم بەڕاستی ئەبێ ئەم نووسینگانش بەرچاوڕۆشن ڕۆیەکیان هەبێ خۆ ناکرێ بەڕاستی تۆ چەند ساڵ ئەمانە خزمەتێکی زۆر گەورەیان بە ژێرخانی ئابووری و چالاکی بازرگانی سنووری سلێمانی کردو هەولێش بە هەمانشەوە بێ ئەنی چارەسەرەکەم بۆ دۆزرێتەوە باشکات جەبار با دوایین پرسیارە دێ بکەین سەبارەت بە داکەوتنی بەهای تومان ئەم ڕێکارانەی بانکی ناوەندی چ کاریگەرێکی ڕاستەوخۆ هەیە لەسەر تومان خۆی بێگومان ئەگەر لێسا سەریکەی چەند هۆکارێکی وەک بڵێ درێژخایەن و کورمەوداش تەسیراتێکی سیبی لەسەر دابەزینی بەهای تومانی ئێرانی دروست کرد هۆکار و دافع خێراکان کە ئێستا زۆر دەرهاوشتەیەکی خراپی لەسەر تمەن دروست کرد ئەو ئیجرعات و ڕێوشوێنە توندانەیە کە باکی مرکزی عێراقی گرتووێتێ بەر داخستنی سنوورەکانە چونکە ئەتوانین بڵین ئێران بۆ بەدەستهێنانی دۆلار و بۆ هینە حەجمی سادراتی خارجی خۆی عێراق وەکو تاکە منفەزێک وا بۆ کەلێەوە وەکو لێ دۆلار بەدەست بێنە بەڵام ئێستا ئەم ئیجرعاتە توندانی کە گیراوە سنوورەکان داخراوە هەم لە عێراقیش و هەم لێ هەرێمی کوردستان زۆر بە زەحمەت دۆلار ئەڕوا بۆ ئێران ئەمە وای کرد کە لە ماوەی 72 ساعتە تمەنی ئێرانی لە بەرامبەر دۆلاری ئەمریکیدا بەرانی کەمە لە 15 باقی خۆی لە بەڵێ زۆر سپاس جەبار گۆران گوتەبێژی بازاڕی هەڵگۆڕی دراو لە سلێمانی سپاس لە ستۆدیۆ لەگەڵمان بوویت.